زیگەلەکەمان لەم ڕۆژە پرشکۆیەدا کە یادی ڕاپەڕین و ئازادکردنی خاچی کوردستانە لە ژێر دەستی حکمی بەعسی فاشی کاتی ئەوە هاتووە لە خۆمان بپرسین دەستکەوتەکەمان چی بوون کە لە پێناو هەزار ڕۆڵی ئەم خاکە بوونە قوربانی. بێگومان وەڵامەکەی ڕوونە لای هەمووان ئاشکرایە کە بەرهەمی خەبات و تێکۆشان و ڕووبارێک لە خوێن و قوربانی بریتی بوون لە ڕزگاربوون لە دەستی حکومەتێکی بەعسی دیکتاتۆر بۆ ژێر دەستەی حکومەتێکی کوردی خۆماڵی شکست خواردووی تۆتالیتار کە بە هیچ جۆرێک لە ئاست خواست و ویست و گیان فیدایی هاو نیشتیمانیانی ئێمەدا نەبووە بۆتە نمونەیەشی ناشرین لە حکومڕانی لە کوردستان و ناوچەکە. ڕاپەڕین بۆ خەڵک بوو بە زەحمەت و خەباتجێڕی ئەو کات بوو بە دەستکەوت. ئەزمموی سی ساڵی ئەوان بریتی بوو لە شەڕی ناوخۆ دوو ئیدارەیی و لە دەستدانی نیوەی خاچی کوردستان و تاڵانی و بەهەدەردانی سامانی نیشتیمانی و گەندەڵی ئیداری و بەدەستکردنەوەی ئازادیەکان و لە ناوبردننی دەنجی ناڕازی. ئەوەی پێویستە بۆ ئێمە وەک هەڵسوراوانی بزوتنەوەی گۆڕان دوای خەباتێکی بێوشان و قوربانیەکی زۆر و دوای 12 ساڵ کارکردن خۆبەخشانە گەیشتوینێتە ئەو ڕاستیەی ئەگەر ڕێگر نەبین بزوتنەوەی گۆڕان لە پرۆژەیەکی سیاسی گشتگیرەوە هەنگاو دەنێ بۆ پرۆژەیەکی بازرگانی و ئەمە دەرچوونە لە پرەنسیب و بنەماکانی دروستبوونی بزوتنەوەی گۆڕان. وەلای هەمووان ڕوونە کە خەڵک متمانەی بە ئێمە نەبەخشیوە بۆ ئەوی ببین بە بەشێک لە دەسەڵات، بەڵام بزوتنەوەی گۆڕانیش وەک هەر هێزێکی تری گۆڕەپانەکە بێبەش نییە لە سیاست و بەرژەوەندی خوازانە. هەر ئەوانە بە زۆر بزوتنەوەی گۆڕانیان پەلکێش کرد بۆ ناو کابینەی نوۆی حکومەتی هەرێم کردیان بە بەشێک لە ئێمە و هەرزوو ئاگادارمانکردن خۆشیان باش ئەو ڕاستیە لەبەر چاو بوون کە یەکێتی و پارتی دوو هێزی چاکەخواز نین و ئەوەی بڕوایان پێی نەبێت چاکسازی و گۆڕانکاریە. بەڵام ئەوان دوای ویستی خۆیان کەوتن و ئاراستەی کارەکانیان گۆڕی لە ناو خەڵکەوە بۆ دەسەڵات. ئێمە وەک هەڵسوراوانی ناڕازی بزوتنەوەی گۆڕان سەرلەبەری ئەو هەوڵانە ڕەت دەکەینەوە کە ئامانجیان لە باربردنی خەونی گۆڕانکاری و پەرکردنی دەنجی ناڕازیە. بەرپرسانی ئێستای بزوتنەوەکە بە بەرپرس دەزانین و مەرزی ئێمە بۆ کۆتایی هێنان بە ناڕازایەتی و فشارەکانمان بریتیە لە چارەسەرکردنی برینەکانی گۆڕان و بەجێهێنانی داواکاریەکانی ئێمەش کە خۆی ئەبینێتەوە لەم خاڵانەدا. یەکەم، شانەوە لە حکومەت یان چاکسازی ڕاستەقینە ئەویش خۆی دەبینێتەوە لە چاکردنی بژێوی ژیانی موشەخۆران و داوا دەکەین فەرمانبەران لە کاتی خۆیدا و بەبێ لێبڕین موچەیان پێ بدرێت لە مانجی داهاتوودا و لە ئەگەری بەدەمەوە نەهاتن هەڵوێستی تونترمان دەبێت. دوو، سەروەربوونی یاسا و پاراستنی ئازادیەکان و کەرامەتی مرۆڤ. سێ، چاکسازی و گۆڕانکاری لە ناوخۆی بزوتنەوەکە و بەکارهێنانی عەقڵ بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان و دەست لە کارکێشانەوەی تەواوی ئەو بەرپرسانەی کە بوونە هۆی ئفلیسبوونی بزوتنەوەکە. چوار، بەستنی کۆنفرانسی نیشتیمانی و هەڵبژاردننی ناوخۆیی. پێنج، بەگەڕخستنەوەی سەرجەمی دیابیسترا و بینراوەکان. هەڵسوڕاوانی ناڕازی بزوتنەوەی گۆڕان 6 سێی 2021. طالب محەممەد ئەمین، مامۆستا لە سنووری هەڵسوڕاوی ناڕازی لە سنووری قەزای دووکان.